لە سێبەری باوەڕدا بەرجی سێم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بە هۆی چێ قورئانی پیرۆز ڕاستەوخۆ و ڕاشکاوانە باز لە هەموو زانستەکان ناکات. 1. کەسانێک وا بزانن ئەگەر قورئانی پیرۆز ڕاستەوخۆ باسی گشت زانستەکانی بکردایە، ئەوا دەبوو بە بەڵگەیەکی ڕوونتر لەسەر ئەوەی کە قورئان گوفتاری خوایە لە ڕاستیدا بە هەڵەدا دەچن، چونکە پێش لە هەر شتێکی دی هەروەک قورئان کتێبێکی زانستە مۆدێرنەکان نییە. بە هەمان جۆر وەکو لە پێشتریش ئاماژەمان بۆ کرد، بابەتی سەرەکی قورئان کۆی ژیانی ئادەمیزاد و بەدەستێنانی بەختەوەری دنیا و بە تایبەتی بەختەوەری دواڕۆژە. پێگەی زانستەکان لە پێناو ئەم ئامانج و بابەتەدا لە هەموو کات و شوێنەکان و بۆ سەرجەم ئاست و پلەکانی مرۆڤەکانی دوێنێ و ئەمڕۆ و لە گشت هەلو مەرجەکاندا چییە، هەتا قورئان لاپەڕەکانی خۆی بۆ ئەوان تەرخان بکات. جگە لەمە باسکردنی دوور و درێژی زانستەکان پێچەوانەی کوردبڕی کتێبێکی وەک قورئانە. هەر بۆیە لە قورئاندا لە چوارچێوەی مەبەستە سەرەکیەکانی وەک مەعریفەتی خوایی و تەوحید و پێغەمبەرایەتی و حەشر و عیبادەتدا بە شێوەیەکی زۆر کورت و پوخت ئاماژە بە چەندین بابەت و دۆزینەوەی زانستی وەک گۆیەتی دنیا و خولانەوەکەی و سیفەتی نیشتویی جەمسارەکانی زەوی و بەدیهاتنی مرۆڤ و قۆناغەکانی گەشەکردنی کۆرپەلە لە سچی دایکیدا و گەردیلەکان و مۆری پەنجەکان و دروستبوونی باران و موتوربەکرانی هەورەکان و گواستنەوەی دەنگ و ڕەنگ کراوە. ئەمەش بە جۆرێکە کە هەم مافی خۆی پێدراوە و هەم لایەنەکانی ئیعجاز و کوردبڕی ئەویان نەشێواندووە. لەمڕۆوە دەیسەلمێنێت و ڕای دەگەیەنێت کە گوفتاری خوایە. 2. زانستەکانی ژوەک و مرۆڤ بە قۆناغەکانی لەدایکبوون و ساوایی و گڕوگاڵ و منداڵی و هەرزەکاری و کامەڵبووندا تێدەپەڕن. سەرەتا بیردۆزێک هەڵدەدرێتە مەیدان، پاشان لە ڕێگەی هەوڵ و کۆشش و داوەری و بەراوردکاری و بە تێپەڕبوونی بە چەندەها ئەزمون و تاقیکردنەوەدا یان دەپوچێتەوە یان لە چوارچێوەی زانست و پێشکەوتنی سەردەمێکی دیاریکراودا بەڕاز لە قەڵەم دەدرێت. زۆر جار ئەم لە قەڵەمدانەش وابەستەی کاتێکی سنووردارە و لێکۆڵینەوە و پێشکەوتنی نوێ یان ڕازبوونەوەکەی بە درۆ دەخەنەوە، یاخود لە ئەنجامدا کۆمەڵێک ڕاستی دیکە دێنە بەرهەم. زۆر جار بە تێپەڕبوونی کات ئەم ڕاستیانەش بە درۆ دەخرێنەوە و جێی خۆیان بۆ چەند ڕاستیەکی تر چۆڵ دەکەن. هەرچەندە هەندێک یاسای نەگۆڕی وەک هێزی ڕاکێشانیش هەن، بەڵام ئەمانە هەم ژمارەیان کەمە و هەم زانستەکان بەردەوام پێش دەکەون و ڕاستیە زانستیەکان لەگەڵ گۆڕانی کاتدا ڕاستیەتی خۆیان لەدەست دەدەن. بۆ نمونە سەردەمانێک فیزیای نیوتن و سەردەمانێکی دیکەش فیزیای ئەنیشتاین بەڕازدا دەنران. بەڵام ئەمڕۆ دەرکەوتووە کە فیزیای ئەنیشتاینیش لە هەڵە بەدەر نییە. هەنووکە نازانین داخۆ سبەینێش چی لەگەڵ خۆی دێنێت. هەمان شت بۆ کیمیا و زیندەوەرناسی و گەردوونناسیش ڕاستە. لە دۆخێکی لەم جۆرەدا داوا دەکەین قورئان باسی کام سەردەم و خۆناغی زانستەکانمان بۆ بکات. 3. ئەگەر بوترێت با باسی پێشکەوتنە زانستیەکانی سەدەی 20می بۆ خەڵکی هەمان سەردەم بکردایە، ئەوە ئەلف قورئان کتێبی سەردەمێکی دیاریکراو نییە، بەڵکو کتێبی هەموو کات و شوێنەکان و سەرجەمی مرۆڤایەتیە، تەنانەت کتێبی جنۆکەکانیشە. بە ڕازیکردن و ڕاگرتنی دڵی خەڵکانی تەنها یەک سەردەمی دیاریکراو پێچەوانەی جیهانی بوونی قورئان و ئامانجە سەرەکیەکانیەتی. ئەگەر باز لە قۆناغی ئێستای زانستەکان بکرێت، مرۆڤی دوێنێ چی لێ تێدەگات؟ ئەگەر لە ڕۆژگارێکدا کە لە ئەوروپا تەنانەت باسکردنی خولانەوەی گۆی زەوی سەر و زیادی ئەوە بوو مرۆڤ لە کونجی زیندان توند بکرێت یان ملی بەپەتەوە بکرێت، باسی ئاست و پێشکەوتنە زانستیەکانی ئەمڕۆمان بکرایە، ئایا مرۆڤی ئەو چەرخەی ناچار بە ئینکاری و سەرسامی و هەڵسەنگاندنی ئێجگار هەڵەن نەدەکرد؟ ئەو کتێبەی کە تەنها لەگەڵ خەڵکانی ئەم سەردەمە دەدوێت چۆن دەتوانێت لە داخراوی و تەماوی بوون و ئاڵۆزی ڕزگاری ببێت؟ تا کاتێک خەڵکانی سەدەی 21ەم و دووهەم
پێشکەوتنی نوێ و دیکەی زانستی دەبینن. ئایا بە چاوی کتێبە بە سەرچۆکەی سەدەی 20ەم لە قورئان ناڕوانن؟ جیم. کاتێک سبەی لایەنە هەڵە و چەوتەکانی بیردۆزەکانی ئەمڕۆ دەردەکەوێت، ئایا ئەو کات قورئان نەدەبوو بە کتێبێک کە هەڵە لە خۆ دەگرێت؟ چێ کتێبێکی پڕ لە هەڵە بە گوفتاری خوا دەزانێت؟ قورئان لەگەڵ هەموو مرۆڤەکان بەگەشت ئاست و چینەکانیانەوە لەسەر جەمکات و شوێنەکاندا دەدوێت. هەر بۆیە زمان و شێواز و ئەو بابەتانەش کە تاوتوێیان دەکات بێگومان بە گوێرەی ئەمە دەبێت. 4. چەند کتێبی ناو کتێبخانەکەت دەخوێنیتەوە یان چەند کتێب هەیە کە بە بەردەوامی بێبێزاربوون بیخوێنیتەوە؟ جگە لەمە، ئایا لە دنیادا چەند کتێب لە بوارە زانستیە جۆرا و جۆرەکاندا نووسراون؟ ئەگەر قورئان بە دوور و درێژی باسی لە زانستەکان بکردایە، داخۆ چەند کتێبخانەی پڕدا کرد و چێ دەیتوانی بە شەوقەوە ئەو هەموو کتێبە بخوێنێتەوە کە لای زۆرێک بێزارکەرە؟ یاخود ئایا کتێبێک کە لە چەندین بەرگ پێکاتووە چۆنی دەیتوانی ببێتە سەرچاوەی هیدایەت و بەختەوەری دنیا و دواڕۆژ؟ 5. ئەو ئادەمی زادەی کە مەلەکە و هەستە ئاڵۆزەکانی وەک ژیری و تێگەیشتن و بیرکردنەوە و داوەری و لێکۆڵینەوە و ئارەزوو و توانا و لێهاتن و مەراق و پێداویستی پێدراوە کە هەمویان پێویستیان بە بەکارهێنان و گەشەپێدان هەیە و لە ژیانی دنیادا خراوەتە بەر تاقیکردنەوە. بەڵێ، گەر ئادەمیزاد تەواوی وردەکاری زانستەکانی بە ئامادەکراوی بخرایەتە بەردەست، ئەو کات چه حیکمەتێک لە پڕچەکردنی مرۆڤدا بەو هەموو بەهرە و توانە و لێهاتنەت دەمایەوە. پاشان لەبەر ئەوەی لەم دۆخەدا ژیری ناچار بە قبوڵکردنی هەموو شتێک دەبێت و توانای هەڵبژاردنی لێ دەسێنرێتەوە، ئەو کات چه هۆکار و داناییەک بۆ تاقیکردنەوە و ژیانی دنیا دەمایەوە. 6. هەموو کەسێک ناتوانێت سەرقاڵی زانستەکان و وردەکاریەکانیان ببێت. پێویستێکی لەم جۆرەش لە گۆڕێدان نییە. جگە لەمە، هەر یەک لە زیرەکی و تێگەیشتن و حاڵەتی خوێندەواری و ئاستی زانست و کلتوری و پێداویستیەکانی ژیانی کۆمەڵایەتی ڕێگرن لەوەها شتێک. هەروەها زانستەکان تەنها لە زانستە ئەزموونیەکان پێک نەهاتوون. چەندین لە قوپەلی دیکەی زانستن کە لە زانستە ئەزموونیەکان زۆر گرنگترن و بۆ ژیانی مرۆڤیش بەسوودترن. بەڵام دیسانیش ژمارەیە و کەسانەی کە سەرقاڵی جۆرێک لە جۆرەکانی زانستن کەمن. بەڵام هەرچی قورئانە، هەر لە منداڵانەوە هەتا بە ساڵاچوان و لە پیاوانەوە تا ژنان و لە جوتیارەوە تا بازرگان و لە خوێندەوارەوە تا نەخوێندەوار و تا دەگات بە چینی عەوام کە لە سەدانەوەدی کۆمەلگا پێک دەهێنن دەدوێنێت. لە دۆخێکی لەم جۆرەدا ئەگەر داوا لە قورئان بکەین کە مرۆڤ بە خۆی و ڕۆح و دڵ و ژیری و هەستە ئاڵۆزەکانی و ئاوات و ئارەزوو و خۆزگەکانی و ئامانجەکەی و ژیانی دنیا و دواڕۆژی و کێشە هەمە جۆرەکانی و پەیوەندیە فرێڕەهەندەکانی و پێداویستیەکانی لەبیر بکات و لەبری ئەمە بە دوور و درێژی و ڕاشکاوانە باسی هەندێک بابەتی زانستی بکات کە لە سەردەمێکی دیاریکراودا سەریان هەڵداوە و هەمیشە لە گۆڕاندان. بەڵێ، ئەمە هەم نیشانەی نەناسینی قورئانە و هەم هێمای نەزانیەت دەربارەی مرۆڤ و ژیانی مرۆڤ و گەردوون. زانستەکان مافی ئەوەیان لەکوێ بوو کە کۆی گوفتاری خواییان بۆ تەرخان بکرێت. قورئانی پیرۆز بە ئاراستەی ئامانجی بەدیهاتنی مرۆڤ و مەبەستە سەرەکیەکانی خۆیدا بە ئەندازەی نرخ و بەها و قەد و باڵایشتان باز لە هەموو شتێک دەکات. قورئانی پیرۆز شوێن بۆ بەسەرهاتی پێغەمبەران سەڵ الله عەلەیه وسەلەم و سەرگوزەشتەی گەلەکانیان کە پێشانگایەکی بەند ئامێزی وان کە پەیوەندیان بە کۆی ژیانی مرۆڤەوە هەیە و بریتین لە بەردی بناغی ژیانی مرۆڤ لە گشت لایەنە کەسی و کۆمەڵایەتیەکانەوە تەرخان دەکات. هەروەها باز لە ناسینی خوای گەورە و تەوحید و ڕاستیەکانی ئیمان و تایبەتمەندیە جۆرا و جۆرەکانی ئادەمیزاد و ڕاستیە زانستیەکان کە بریتین لە گورزەی مانە هەمە جۆرەکانی کتێبی گەردوون دەکات. بەم جۆرە و لە ڕێگەی بەکارهێنانی چواندن و نمونەهێنانەوە و وێناکردن و شێوازەکانی دیکەی هاوشێوەیانەوە و بەبێ ئەوەی ڕێگە بە دروستبوونی ئینکاری و بێزاری و پوچەڵکردنەوەی ژیری و ئیرادە و کۆنبوون و ئاڵۆزی و زیادەڕەوی وشە بدات، بابەتەکانی خۆی لە شێوەی پرۆتینی ئامادەدا کە بە ئاسانی هەرز دەکرێت
ئەگەر ئەم دەربڕینە گونجاو بێت پێشکەش بە سەرجەمچین و توێژەکان لە گشت کات و شوێنەکاندا دەکات. قورئان وەکو خۆر وایە، تیشتی جیاواز بۆ نەخوێندەوارێکی نێو ئەشکەوتەکان و خوێندەوارێکی ناو زانکۆکان دەنێرێت. بەڵام هەموو کەسێکیش ناتوانێت بە هەمان ئەندازە ڕووناچی لێوەربگرێت. خەڵکانی دانیشتووی هێڵی کەمەرەیی و جەمسەرەبەستوەکانی زەوی بە شێوازی جۆراوجۆر کەڵکی لێوەردەگرن. مەسەریەتی خۆر سەبارەت بەو کەسەی کە لە چێلگەیەکدا تۆ دەوەشێنێت و ئەو کەسەش کە میوەی ئەو تۆوە لەسەر سفرەکەی دەخوات جیاوازە. ئەو فەرمانی هێرشبردن و ئەو ئامانجەی کە سەرکردەی گشتی سوپا لە بەرزترین ئاست و پلەدا دیاری دەکات لەوانەیە هەمان ئەو شتە بێت کە ئەفسەرێک دەری دەکات. بەڵام ئاست و جێبەجێکردن و گشتگیری و پلە و سەنجینیەکەی جۆراوجۆر دەبێت. بۆ نمونە قورئانی پیرۆز 14 سەدە پێش ئێستا فەرمیەتی هەنجیر. وشەی هەنجیر هێمایە بۆ کۆی تۆ و ڕەگ و قەد و پەل و گەڵا و گوڵ و لە کۆتاییدا میوەکەی. بەڵام خەڵکانی سەدەی یەکەم با بڵین لە تۆوی وشەی هەنجیر تێگەیشتون و پاشان ئەوانەی دوای ئەوان لە ڕەگ و قەد و پەلەکانی تێگەیشتون و هێدی مرۆڤەکانی ئەم سەردەمەن لە میوەکەی تێدەگەن. ڕاستی قورئانیەکانیش بە وێنەی درەختێک کە لە ناوکەوە دەگەن بە میوە و قۆناغی کامل بوون. چاو و دڵی هەموو چین و توێژە جیاوازەکانی مرۆڤ هەتا بەرپابوونی قیامەت بە فەرمایشتەکانی تێر و ڕازی دەکەن. لە هەموو سەردەمێکدا خەڵکی بەشی خۆیان بە ئەندازەی توانا و لێهاتنیان لەو کۆ و گشتە وەردەگرن کە قورئان خستوێتیە ڕوو. ئێمە بەمە دەڵێین ڕوونکردنەوە و درێژە پێدان لە ناوەندی کورد بڕیدا. ئەمەش لایەنی ئاسانی مەحاڵی قورئانە، واتە نیشاندانی میوە لە ناوکدا و گزارشکردن لێی، بەدیهێنانی خۆرێک و دابینکردنی تیشکدانەوەکەی لە بیلبیلەی چاوی هەموو زیندەوەرێکدا و لە هەمانکاتدا چاودێریکردن و بەخێوکردنی هەمویان بە جۆرێک کە هەم لە گەرمیەکەی بێبەش نەبن و هەم نەسووتێن. خۆر سەرچاوەیەکی بەردەوامی ڕووناچیە. مرۆڤەکان لەدایک دەبن و گەورە دەبن و پیر دەبن و دەمرن. دنیا دەگۆڕێت و یەک لە دوای یەک نەتەوەکان لەسەر شانۆی مێژوو دەردەکەون و ئاوا دەبن. بەڵام خۆر هەمان خۆرەکەی جارانە و هەتا ئەو کاتەش کە دەپێچرێتەوە نمونەی تازەی و جوانیە. قورئان لە خۆر درەخشانتر و زیندووترە. سەبارەت بە ئەو شتێک نییە بە ناوی پاراستنی لاویەتی، بە تێپەڕبوونی چەرخەکان و پێشکەوتنی زانستەکان لاوتر دەبێتەوە و ڕووناچی و گەرمیەکەی هێندەی تر زیاد دەکەن. زانستەکان لە پێناو گەیشتن بەو ئاڵایانەی کە ئەو لە لووتکەکاندا چەقاندوونی بە هەناسە بڕچێ ڕادەکەن. قورئانی پیرۆز بە وێنەی یاساگەردوونیەکان پلە بە پلە دابەزیوە. بەواتایەکی تر شەپۆلی شتان و ڕووداوەکانی گەردوون بە شوێنکەوتنیان بۆ ئەم سیفەتی پلەبەندیەی قورئان و چاودێریکردنیان لێی ڕوونتر و ڕۆشنتر بوونەتەوە و تێگەیشتنێکی لەم جۆرە بۆ قورئانیش بە وێنەی گۆڕانی ناوک بۆ درەخت و تۆ بۆ مرۆڤ و تۆپەڵە ئاگرێک بۆ حاڵەتی ئێستای زەوی بە هێواشی و بە شێوەیەکی پلەبەند لە ئێستا و لە داهاتوودا ڕوودەدات. قورئانی پیرۆز لە ماوەی 23 ساڵدا دابەزیوە. گونجاوترین شێوازی تەڵقینی لەگەڵ بەدیهاتن و سروشتی مرۆڤدا بەکارهێناوە و بە وێنەی دەستنیشانکردنی دۆزی دەرمانێک لەلایەن پزیشکەوە بە گوێرەی پێویستی و بە شێوەیەکی پلەبەند ڕەوشتی خراپ و تێگەیشتنی هەڵە و بیر و باوەڕی چەوتی هەڵگرتووە و لە جێگایان داشتانی جوان و ڕاستی داناوە. زانستەکانیش بەم ئاراستەیەدا و بە گوێرەی ئەم یاسا گشتیەی پلەبەندی پەی دەرپەی ئاستیان بەرز دەبێتەوە.